دەستەوسان وەستاوین لە بەردەم لە دەستچوونی ساڵی خوێندکارێک لە سایی نادوربینی دەسەڵاتی سیاسی هەرێم و سیاسەتی هەڵەی نەوت. خوێندکاران، ئێمە وەک نوێنراتی ئەوەی خۆشەویست زۆر بەداخین کە گەیشتوونتەوە هادۆخێکەوە کە خەمی گەورەمان لە دەستدانی ساڵێکی خوێندن بێت. لەبری ئەوەی کە خەممان بەرزکردنەوەی کوالەتی خوێندن و دروستکردنی پەیوەندی کفتەی خوێندکارانی کوردستان و دەرەوەی وڵات بێت. زۆر بەداخین کە ئەم پەیامە مەترسیدارەمان بۆ خوێندکاران و زانستدۆستان پێیە کە چیتر دەرفەت نەماوە، چیتر ناتوانین چاوەڕێ بکەین تاکو حکومەت کێشەکانی دایک و باوک و خزم و هاوڕەکانمان چارەسەر بکات. چیتر ناتوانین چاوەڕێ بکەین تاکو دۆخەکە لەبار بێت و پاشان بگەڕێنەوە بۆ هەڵەکانی خوێندن. بۆیە داواکارین لە ئێوەی خۆشەویست کە هەرچەند هەمومان لە دۆخێکی خراپداین هەرچی زووترە بگەڕێنەوە بۆ زانکۆ، بگەڕێنەوە بۆ هەڵەکانی خوێندن و چالاک و کارایانە پیشانی سەرجەم مامۆستایانی بین کە ئێوە خەمخۆری جددی ئەم بابەتن، کە ئێوە بە هیچ شێوەیەک ئامادەنین ساڵێکی خوێندنتان بفەوتێت و ئەو ڕاستی بە مامۆستایانی خۆشەویست بگەێنین کە ئێوە ئامادەی هەموو پاڵپشتێکی ئەوان ئامادەن لە زانکۆ و بەش و هۆڵەکانی خوێندن چاوەڕوانیان بن و هاو هەڵوێست بن لەسەر داواڕەواکانیان و ئامادەی هەموو شێوازێکی دەربڕین ناڕزایی مەدەنیانن شان بەشانی خوێندن. چکە ئەگەر ئێمە لەسەر ئەم خەم ساردیە بەردەوام بین و چاوەڕوان بین کە مامۆستایان بەو هەموو قەیران و کێشە و نەبوونی موچەوە بانگی ئێمە بکەنەوە، ئەوە پێتان ئەڵێم کە ساڵێکی خوێندنمانە فەوتێت. بۆیە دووبارە داوا لە ئێوەی خۆشەویستەکەم کە سبەینێ ڕۆژی یەکشەممە بگەڕێنەوە بۆ کۆلێژەکانتان بۆ ئەوەی هەمومان پێکەوە داوا لە مامۆستا و مامۆستایانی خۆشەویست بکەین کە ساڵێکی خوێندنمانە فەوتێت. و لێرەشەوە پێشنیار و پەیامان ئاراستەی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیەکەین کە یەکەم گەڕانەوەی داهاتی ناوخۆی زانکۆ بۆ زانکە و خرجکردنی ئەم داهاتە بۆ مامۆستایان و فەرمانبەران بەپێی پلانێکی گونجاو، گەڕانەوەی پارەی خوێندنی پارالێل و ئێواران و ماستەر و دوکتۆرا بۆ ئەو سندوقی زانکۆیە کە لە ئێستادا بوونی هەیە و بەکارهێنانی ئەم سندوقە بۆ بەرزکردنەوەی موچەی مامۆستایان و فەرمانبەران بە ڕێژی نزیکی لە 150 کە ئەمە داهاتێکی زۆرە و حەقێکی شەرعی مامۆستایە کە ئەم بڕەپارەی پێ بدرێت.